لە هەڵەبجە بە بەشداری ژمارەیەک لە نوێنەری چین و توێژە جیاوازەکان خۆپیشاندانێک ئەنجامدرا. ئەوان ڕایانگەیان پارێزگاکەیان پەراوێز خراوە، پرۆژە استراتیژیەکان بەگەڕ ناخرێتەوە، ئاوڕ لە قوربانیانی چەکی کیمیاوی نادرێتەوە، هەلی کار بۆ گەنجان نییە، بۆیە هاتنە سەر شەقام و داوایان کرد چیتر گوێ لە داواکاریەکانیان بگیرێت. هەڵەبجە بۆ قوربانی نەدا بەم دۆخە بگا، بۆ قوربانیمان نەدا سزامان بدەن، بۆ قوربانیمان نەدا فەرامۆش بکرێن. هەڵەبجە بە کۆی ناحێ و ناوەندی پارێزگاکە و تەواو گوندەکانیەوە لە دۆخێکی زۆر زۆر خراپین. هەر کەس بڕای بە منێ با خۆی بێ خەڵکی هەڵەبجە بدوێنێ. ئەو ڕاستە شەقامەی سە من و تۆ لێ ڕاوەساوین هەموو هەڵەبجەکە بە دوو کردەوە شەقامەکە هیچ 170 ساڵ لەمە پێشە تای سەوەکو خۆی وایە. هەڵەبجە بودجەیەکی سربەخۆی هەبێ وەکو پارێزگا مامەڵێ لەگەڵا بکرێ ئومێ دەکەینەوە جێبەجێ بکرێ و هەنگاوێ بڕۆینە پێشەوە. وەکو تر ئەم شارە ئێمە هەر لە جادەوبانە پێویستیمان بە خزمەتگوزاریە، بەکردنەوەی بازاڕی تازە پێویستیمان بە خزمەتگوزاریە، لە کارەبا، لە سێکتەری ئاوا، لە هەلی کارە، لە کردنەوەی مەرزەکانە. دەڵێن هەڵبڕینی دەنگی ناڕازیمان هۆکار دەبێت چیتر پارێزگاکەمان فرامۆش نەکرێت. لە 5 ساڵی کابینەی نۆش نیگەرانن چونکە هیچ پرۆژەیەکی استراتیژی بۆ بەگەڕ نەخستوونەتەوە. داخوازیەکان ئێمە ئاوردانەوەی لە بەرکەوتوانی چەکی کیمیاوی لێپرسینەوەیان چارەسەرکردنیان لە دەرەوە ناوەی هەرێم هەرچەندە ئێستا گەشتوونەتەوە قەناعەتی کە لە ناوەی هەرێم بە هیچ شێوەیە چارەسەریانەوە تا چەندین ساڵە نەخۆشخانەیە کراوە تەنها بە هەیکەل نەخۆشخانەی کیمیابارانە. پێمان وا بوو بێدەنگی ئەم دۆخە خراپترەکە، بێ هەڵوێستی ئەم شارە فرامۆش کراوترە بێ و ئەوەش کە بینین پاش 5 ساڵە کابینینەوە ئەم شارە یەک پرۆژی استراتیژی تا جێبەجێ نەکراوە. کە تا پرۆژی استراتیژی لەم شارە جێبەجێ نەکرێت دۆخی ئابووری ئەم شارە ناگۆڕێ، تا دۆخی ئابووریشی نەگۆڕێ هیچ سێکتەر و هیچ بوارێک وەڕەندێکی تری ئەم شارە باش نابێت. ماوەی تا دوای مانگی پیرۆزی ڕەمەزانمانداناوە بۆی هەنگاوی ئەرێنی بنرێ بۆ جێبەجێکردنی ئەو داخوازیانەی ئێمە. ئەگەر هەنگاوی ئەرێنی و کردداریمان بینی لە لایەنی فەرمی و لەلایەن حکوومەت هەرێمی کوردستانەوە ئەوە پێمان خۆشە، ئەگەر نا ئێمە لە دوای مانگی پیرۆزی ڕەمەزانەوە درێژە دێن بە ناڕزایەتەکانمان. خۆپیشاندەرانی هەڵەبجە یاداشتێکی هێشتخاڵیان ئاڕاستی حکوومەتی هەرێم کرد بۆ جێبەجێکردن و ئاوردانەوەی زیاتر لە هەڵەبجە. ئەگەر تا جەژنی ڕەمەزان وەڵام نەدرێنەوە ڕێڕەوی خۆپیشاندانەکانیان دەگۆڕن و گۆڕەپانەکانی بەردەم دەسەڵاتی جێبەجێکردن و یاسادانانی بەغداد دەکەنە شوێنی دەربڕینی ناڕزایەتەکانیان. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.